هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژی سێشەممە 11/11/2025 بەڕێوە دەچێت. ئەرکی ئێمەیە حوکمی شەرعی ئەم هەڵبژاردنە بۆ دەنگدەران ڕوون بکەینەوە. 1. هەڵبژاردن و دەنگدان مافێکی ڕێپێدراوی هەر کەسێکە کە گەیشتووەتە تەمەنی یاسایی. 2. دەنگدان لە ئیسلامدا شاهێدیدان و ئەستۆپاکیە بەرامبەر بە پاڵێوراوان. 3. پێویستە شاهێدیدانەکە ڕازگۆیانە و ئەستۆپاکیەکە پاک و ئازادانە بێت و هیچ درۆ و بەرژەوەندیەکی تایبەت و دەمارگیریەکی تێدا نەبێت. 4. شاهێدیدان و ئەستۆپاکی بۆ پاڵێوراوانی باش ئەمیندارانی وڵات و هاوڵاتیان ئەرکە و لە ڕووی شەرعەوە نابێت بشاردرێتەوە. 5. شاهێدیدان با پاڵێوراوانی گەندەڵ و خراپەکار و ناوهێنانیان با پاک لە ڕووی شەرعەوە حرامە، لەبەرەوەی دەبێتە شاهێدیدانی درۆ کە لە تاوانە گەورەکانە. 6. وەرگرتنی هەر پارە و دیاریەک لە بەرامبەر دەنگدان با پاڵێوراوێک لە ڕووی شەرعەوە حرامە، چونکە بەرتیلە. 7. باپەی قورئان و سوننەتیش ئەو کەسەی کە بەرتیل وەردەگرێت و ئەو کەسەش کە بەرتیلەکە دەدات هەردووکیان نەفرین لێکراون. 8. هاوڵاتیانی دەنگدەر لە پیاوان و ئافرەتان تکایە پاڵێوراوانی چاک و پاک و ئەمانەتدار هەڵبژێرن کە بە لێبڕاوانە و دڵسۆزی و ترس لە خودا چاودێری بەرژەوەندیەکانی خەڵک و وڵات دەکەن.